پارتی دیموکراتی کوردستان با سەردانیکردنی یەکگرتووی ئیسلامی سەردانەکانی بۆ لایەنە سیاسیەکانی هەرێم دەست پێ کرد. شاندی پارتی با سەرۆکایەتی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی لەگەڵ سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتوو کۆبووەوە. پاش کۆبوونەوەکەش فازڵ میرانی ڕایگەیاند هەموو کۆبوونەوەکانیان لەگەڵ یەکگرتوو ئیجابی بوون. کۆبوونەکانی ئێمە یەکگرتوو هەمیشە باش بوونە و خلاص. خدا حافظ. ڕێگامان بکەنەوە. هاوکات دوای کۆبوونەوەکەی پارتی و یەکگرتوو سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتوو لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە دەرفەتێکی باش هاتۆتە ئاراوە بۆ گەیشتن بە کۆدەنگی و ئاشتەوایی نیشتیمانی. پێویستە ئەم خولەی گفتوگۆکانیش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بێت. ڕاشی گەیاندووە پێویستە بە ڕوحێکی کراوە لەگەڵ یەکتر بکەونە گفتوگۆ بە جۆرێک دۆڕا و براوە لە ئارادا نەبێت. بۆ ئەوەش ئەرچی سەرەکی بۆ سەرخستنی پرۆسەکە دەکەوێتە سەر پارتی و پاشان سەرجەم حزبەکانی تر. دوای سەردانەکەیان بۆ لای یەکگرتوو شاندەکەی پارتی هەر لە شاری هەولێر سەردانی لایەنە توروکمانیەکانی کرد و ئەندامێکی بەشداربووی کۆبنەوەکەش ڕایگەیان. ئەوان وەک توروکمانەکان جەختیان لە داواکاریەکانی پێشوویان کردوتەوە کە ئەویش پێدانی یەکێک لە جێگرانی 3 پۆستە سەرەکیەکەی هەرێمە بە توروکمانەکان. پارتی لەم دانیشتنە پرۆژەیەکی پێ نەبوو، تەنها هاتبوو بۆ ئەوەی ڕاوبۆچینی لایەنە سیاسیەکان وەربگریت و ئەمڕۆ لەگەڵ لایەنە تورکمانیەکان دانیشت بۆ ئەوەی ڕاوبۆچینی وانچیە ئەگەر پارتی لە داهاتوو پرۆژەیەکی هەبیتن. ئێمەش وەکو حزب لایەنە سیاسی تورکمانیەکان سەرای ئەوەی پێشگیری خۆمان ڕاگەیان بۆ پەیامی سەرۆکی هەرێم، بەڵام چاوەڕوانی پرۆژەکەی پارتی دەکەین بزانین پرۆژەی پارتی چییە، ئەو پیامە چۆن زۆ جێبەجێ دەکاتن و ئەو کێشە سیاسیانە چۆن بە چ پلانێک دەیەوێت چارەسەری بکاتن بە جوێرەی ئەو پیلان و پرۆژەیە پارتی وەکو لایەنە تورکمانیەکان وەڵامان دەبیتن. وا بڕیارە ڕۆژی سێشەممە شاندەکەی پارتی سەردانی کۆمەڵی ئیسلامی و حزبی شیوعی و لایەنە سیاسیەکانی مەسیحیەکان بکات و بە پێی زانیارەکانیش شاندەکەی پارتی لە داهاتوودا سەردانی هەریەکە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتیش دەکات. سەردانی شاندەکەی پارتی بۆ لای لایەنە سیاسیەکان وەک خۆیان ڕایانگەیاندووە بۆ جێبەجێکردنی پەیامەکەی بارزانیە کە بیستی ئەم مانگا بڵاوی کردبەوە و پێشنیازی کرد بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی هەرێم کۆ ببنەوە. هەروەها لە پەیامەکەدا هاتبوو دەستەیەکی نوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت و حکوومەتێکی نوێ دابمەزرێت و کەسێکیش بۆ سەرۆکی هەرێم دەستنیشان بکرێت تا کاتی هەڵبژاردن. ڕێبەرکاکەی یەناڵتی هەولێر.